شەڕێکی ڕوو لە کۆتایی ڕژیمێکی ڕوو لە لاواز بوون. بەدەر لە لێدوانە دژبەیەکەکانی دۆناڵد ترامپ نکۆڵیکردنی بەردەوامی کۆماری ئیسلامی و کەشوهەوای قورسی پرۆپاگەندەی شار، کۆمەڵێک بەڵگەی بەرچاو نیشانی دەدەن کە ئەم شەڕەی ئێستای نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و کۆماری ئیسلامی ئێران لەلایەکی تر پۆتانسیێلێکی ئەوتۆی نییە کە ببێتە شەڕێکی درێژخایەن و بەشێنەیی. وا دیارە ئەم شەڕە گەیشتووەتە قۆناغێکی کە هەردوو لا سەرەڕای ئامانجە جیاوازەکانیان لە سەروبەندی کۆتایی پێهێنانیدان. کۆتاییەکی کە تێیدا هەر لایەک هەوڵ دەدات جێڕانەوە و پێناسەی خۆی بۆ سەرکەوتن بەسەر ڕایگشتیدا بسەپێنێت. لە ڕووی سەربازیەوە ئەمریکا و ئیسرائیل بە ئاشکرا دەستپێشخەر و باڵادەستن. باڵادەستی تەکنۆلۆژی، هێزی هێرشبەر، توانای هەواڵگری و زەبر وەشاندن لە ڕێگای دوورەوە، هاوسەنگی هێزی بە قازانجی ئەوان گۆڕیوە. لە ئاوادۆخێکدا ئەوان دەتوانن ئیدعای ئەوە بکەن کە توانیویانە تێچوویەکی زۆر بخەنە سەر کۆماری ئیسلامی. توانای هێرشبەری خۆیان نیشان بدەن و لایەنی بەرامبەر ناچار بە پاشەکشە بکەن. لە بەرامبەردا کۆماری ئیسلامیش ئەگەر بتوانێت لەم خۆناغەدا دەرباز بێت و پێکهاتەی دەسەڵاتەکەی بپارێزێت، هەوڵ دەدات مانەوەی خۆی وەک نیشانەیەک بۆ سەرکەوتن بناسێنێت. بۆ ڕژیمێکی کە لەگەڵ قەیرانی قوڵی ناوخۆیی و ناوچەیی بەرەو ڕووبۆتەوە، تەنها ئەوەی کە نەڕوخێت و مانەوەی خۆی مسۆگەر بکات، خۆی لە خۆیدا دەبێتە ئامرازێکی پرۆپاگەندەی گرنگ. لە ئاستی دیپلۆماسیشدا نیشانەکانی ویستی کۆنتڕۆڵکردن و ڕاگررتنی شەڕ دەبیندرێن. بەپێی راپۆرتە بەردەستەکان، وڵاتەکانی وەک پاکستان، تورکیا و میسر پێشنیاریان کردووە کە دەتوانن لە پرۆسەی کەمکردنەوەی ئاڵۆزیەکاندا یارمەتیدەریان بن. هەرچەندە هێشتا ڕوون نییە ئایا نێونگیرێکی چالاک و پەسەندکراو لەلایەن هەردوو لاوە توانیوێتی بچێتە ناو پرۆسەی کردەیی دانوستانەکانەوە یاخود نا. ئەمریکاش هۆکارگەرێکی ڕوونی هەیە بۆ کۆتایی هێنان بەم شەڕە. ئەم هۆکارانە تەنها سەربازی یان سیاسی نین، بەڵکو ڕەهەندە ئابوووریەکەی زۆر گرنگە. بەردەوامی شەڕ دەبێتە هۆی تێکچوونی زیاتری بازاڕی نەوت و وزە، دروستکردنی گوشاری نوێ بۆ سەر ئابووری جیهان و ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ تێچوویەکی قورس بەسەر ئەمریکا و هاوپەیمانەکانیدا دەسەپێنێت. هەر بۆیە واشنگتۆن بەدوای ئەوەدایەکە هاوکات لەگەڵ پاراستنی شکۆ و دەسەڵاتی نێودەوڵەتی خۆی ڕێگەیەکیش بۆ کۆتایی هێنان بە شەڕ بدۆزێتەوە. ڕێگەیەکی کە تێیدا نەوەک شکست خواردوو دەربکەوێت و نە لە زەلکاوی ڕوبەڕووبوونەوەیەکی درێژخایەنیشدا نقم بێت. لە لایەکی ترەوە کۆماری ئیسلامیش بەباشی لە ئاستەنگەکانی سەر ڕێگای و خاڵە لاوازەکانی خۆی تێگەیشتووە. ئەو ئاستەنگانەی کە ڕۆژ لە دوای ڕۆژ ئاشکراتر دەبن. ئەم ڕەژیمە نەتوانای ئابووری پێویستی هەیە بۆ خۆراگریەکی درێژخایەن، نە یەکگرتووی سیاسی پێویستی هەیە و نە لەوەش گرنگتر خاوەنی پشتگیریەکی بەرپراوانی جەماوەریە. ئەگەر خەڵک لەم بارودۆخەدا نایەنە سەر شەقامەکان، ئەمە بەواتای پشتگیریکردن لە کۆماری ئیسلامی نییە. بەشێکی بەرینی کۆمەلگا هەم لە شەڕ بێزارن و هەم لە ڕژیم. بێدەنگبوونی ناچاری یان پاسیڤبوونی سەرچاوەگرتوو لە ترس نابێت وەک مەشروعیەتی سیاسی حکوومەت هەژمار بکرێت. ئەم ڕاستیە یەکێکە لە هۆکارە گرنگەکانی سنوورداربوونی توانای کۆماری ئیسلامی بۆ بەردەوامبوون لەسەر ئەم شەڕە. بەپێی زانیاریە بەردەستەکان، لانیکەم 3 سناریۆ بۆ قۆناغی داهاتوو چاوەڕوان کراون. سناریۆی یەکەم، کەسایەتی نوێ لە ناو ڕێبەرایەتی کۆماری ئیسلامی بە کۆمەڵگە بناسرێن کە زۆرترین پۆتانسیێلی سازشکردن لەگەڵ ئەمریکایان هەبێت. دەستگای ڕێبەرایەتی نوێی کۆماری ئیسلامی وەک لایەنی فەرمی دانوستانەکان بناسرێت و دەروازەیەک بۆ گفتوگۆی ڕاستەوخۆ بکرێتەوە. مەرجی سەرکەوتنی ئەمە بریتیە لە پێدانی ئیمتیازگەلێکی بەرچاو لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە ئەمریکا.
سناریۆی دووەم ئەوەیە کە دەنگی چەکەکان بەکردەیی بێدەنگ بکرێت بەبێ ئەوەی ئاگربەستێکی فەرمی و ڕوون ڕابگەێنرێت یان سات و سەودایەکی ڕوون و ئاشکرا ئەنجام درابێت. لە ئاوادۆخێکدا لەوانەیە بەشێکی گرنگی داواکاریەکانی ئەمریکا و ئیسرائیل لە کردەوەدا هاتبێتە دی، بەڵام لایەنەکان لە ڕاگەیاندنی ڕاستەوخۆی خۆیان بەدور بگرن. ئەنجامەکە دەبێتە دۆخێکی هاوشێوەی نەشەڕ نەئاشتی، دۆخێکی کە تێیدا بازاڕی نەوت، وزە و بورس تا ڕادەیەک جێگیر دەبن و گرژیەکە لە ئاستێکی تەقینەوەوە بۆ ئاستێکی کۆنتڕۆڵکراو دەگۆڕدرێت. سناریۆی سێهەم کە لەوانەیە چاوەڕوانکراوتر بێت ئەوەیە کە دەرفەت بدرێتە کۆماری ئیسلامی تا پاشەکشەی خۆی لە چوارچێوەی ڕێککەوتنێکی ژێربەژێر و بەناو ئابڕوومەندانەدا بەرەو پێش ببات. لە بەرامبەردا هەندێک لە داواکاریەکانی ڕژیم لەوانە کەمکردنەوەی گوشاری ئابووری و ئازادکردنی بەشێک لە داراییە بلوکەکراوەکانیان و لە پرۆسەیەکی قۆناغبەندی و هەنگاو بە هەنگاودا جێبەجێ بکرێن. بەڵام سربەخۆ لەوەی کە کامیەک لەم سناریۆیانە دێتە دی خاڵێک ڕوون و ئاشکرایە. دوای دامرکانەوەی ئاگری چەکەکان کۆماری ئیسلامی چیتر ئەو ڕژیمەی پێششەڕ نابێت، چ سیاسەتێکی تونڕەوانتر بگرێتە بەر یان هەوڵ بدات بەڕواڵەتێکی میانەڕەوتر قەیرانەکە بەڕێوە ببات. لە هەردوو حاڵەتدا ڕژیمێک دەبێت کە لاوااسترە لە ساڵی ڕابردوو و زۆر لاوااستریشە لە پێش ئەم شەڕەی ئێستا. ئەم لاوازیە تەنها سەربازی نییە، بەڵکو لاوازیە لە مەشروعیەت، لە یەکگرتوویی، لە توانای کۆنتڕۆڵکردنی کۆمەڵگە و لە توانای سەپاندنی نەزم و یاسای پێشوو. لە باردۆخێکی لەو شێوەیەدا بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کە ئێستا وەک ئاگری ژێر خۆڵەمێش ماونەتەوە جارێکی تر هەلی سەرهەڵدانەوەیان بۆ دەرەخسێت. کۆمەڵگەیەکی کە لەژێر گوشاری شەڕ، قەیرانی ئابووری، سەرکوتوو بێ ئاسۆیی سیاسیدایە، دوای کۆتایی هاتنی پێکدادانی سەربازی بە خێرایی بەرەو خستنەڕووی داواکاریە کەڵەکەبووەکانی خۆی هەنگاو دەنێت. ئەم بزوتنەوانە بەرەو ڕێکخراوبوون دەچن و مەیدان بۆ ئەو هێزە ئۆپۆزیسیۆنە خۆش دەبێت کە بتوانێت پەیوەندیان لەگەڵ دروست بکات. پێگەی کۆمەڵایەتی بەدەست بێنێت و خۆی وەک جێگرەوەیەکی جەماوەری و لە خوارەوە بۆ سەرەوە پێناسە بکات. جیاوازی بارودۆخی نوێی لەگەڵ ڕابردوو ئەوەیە کە ئەم جارە بەهۆی لاوازبوونی بەرچاوی کۆماری ئیسلامی پرۆسەی شکەڵگرتنی گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان و سەرهەڵدانی ئالتەرناتیڤێکی جەماوەری دەتوانێت زۆر خێراتر لە ڕابردوو بەرەو پێش بچێت. ئەو شەڕەی ئێستا بە ئەگەرێکی زۆر لەم خۆناغەدا دەوەستێت، بەڵام کۆتایی شەڕ بە واتای کۆتایی قەیرانەکان نابێت، بەڵکو سەرەتای قۆناغێکی نوێیە لە ململانەی سیاسی و کۆمەڵایەتی لە ئێراندا. قۆناغێکی کە تێیدا لاوازی کۆماری ئیسلامی ئاشکراتر، کۆمەڵگە بێزارتر و ئەگەری گۆڕانکاری لە خوارەوە لە هەموو کاتێک ڕاستەقینەتر دەبێت.